پارێزگای هەڵەبجە وەکو پارێزگایەکی بێنێتەوە لە بیژانی هەموو کەسێکی عاقڵ و بیرمەند و بەهۆشە و هەروەها ئێمەیەکێک لە کار و ئامانجەکانمان ئەوەیە کە پارێزگای هەڵەبجە پێشکەوتنێکی تەواو بەخۆی ببینێ بە پێی ئەو کار و پرۆژە و ئامانجانی کە هەمانە. ئومێد دەکەین ئێمە وەکو خەڵکی هەڵەبجە و هەڵەبجەیەکان لە هەموو شوێنێک و لە هەموو جێگەیەکی تری ئەم وڵاتە و دنیا تامەزۆی ئاشتین و لە بوونی ئاشتی تێدەکەین و لە نەبوونیشی تێدەکەین بەو ئومێدەی کە هەڵەبجە پایتەختی ئاشتیەوە ئەم ڕێکخراوەش پەیامی ئاشتیان بەسکرێتەوە بە هەموومانە بتوانین هەماهەنگ بین تەبابین بەیەکەوە کە بتوانین پەیامەکانی ئاشتی بڵاو بکەینەوە و کار بکەین بە کارێکی هاوبەش بۆ ئاوادانکردنەوەی پارێزگای هەڵەبجە. دووبارە بەخێراتن دانەکەین سوپاسیانەکەین ئەو یادداشتنامەیان لەگەڵ ئێمە داواژوو کردووە ومێ دەکەین لە ئایندەیەکی نزیکا بتوانین جێدەستمان دیار بێ بۆ خزمەتی شارە خۆشەویستەکەمان. سوپاس.